بەڵێزان لە دەوەری دووەمی بەرنامەکەماندا ئەمڕۆ هەر هەمان شێوەی تەوەریەکەم کاوەکارم کاژین باسی لە ڕووداوەکانی هاتوچۆی گەرمیان کە لەگەڵ بەڕێوەبەری هاتوچۆی گەرمیان تەوەری دووەمیش تایبەتە بە هاتوچۆ بە تایبەت ئۆتۆمبیل لە سنووری پارێزگای کەرکووک دیارە دوێنێ بڕیاردراوە لە کەرکووک کارتی زانیاری بۆ سەرجەمە ئۆتۆمبیلانە دەربهێنرێت کە لە سنووری پارێزگاکەدا هەن. ئەمڕۆ بەگشتی گفتوگۆ لەسەر ئەم پرۆژە نوێی هاتوچۆی کەرکووک دەکەین لەگەڵ عقید شێرزاد ئەحمەد بەڕێوەبەری هاتوچۆی ناو شاری کەرکووک گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. کاک شێرزاد سڵاو لەبێ و بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوون و بەشداری لە بەرنامەکە. سەرەتا باسێک لەو کارتی زانیاری بکەین کە ئێوە دروستی دەکەن چییە بۆ ئۆتۆمبیل، هاوشێوەی ساڵانەی ئۆتۆمبیلە یاخود جیاوازە لە ساڵانەکە؟ پێشێکی زۆر سپاسانەکەم، سڵاو لە بەڕێستانەکەم، سپاس لە کانەڵ جوانەکەی NRT-یەکەم. بەڕاستی من هەموو کاتی هەمیشە زۆر ماجی بووم بە کاناڵی NRT چکۆم ڕاستیەکان و خۆی دەرەخا و خۆی پیشاندا بۆ هاوڵاتیان. کارتی زانیاری کە ئێمە ئەمە کارتی زانیاری نییە، بەڵکم ئەمە سیم کارتێکە لە ئۆتۆمبیلە درێ. ئەم بڕیارە کە دەرچووە دەمێکە بەڕێز پارێزگای کەرکووک هەوڵی داوە بۆ ئەوەی بتوانین کۆنتڕۆلی شاری کەرکووک بکرێ لە ڕووی ئۆتۆمبیلانێک کە ناو شاری کەرکووک زوو پێشاتەقیەوە و کارەسات دروستە بوو شاری کەرکووکی تێکدا بە شێوەیەکی زۆر خراپ. ئەم بەرنامەی کە دانراوە ئەمە کارتی زانیاری نییە، ئەمە سیم کارتێکە دروست بووە بۆ ئۆتۆمبیلە ناو شاری کەرکووک و پتوانێت کە دێنە ناو شاری کەرکووکەوە لە دەرەوەی شارە بڵێ لە جودۆ بۆ یاخود لە کوردستانە کە ناوشەیە سیم کارتێکە لە جامی سیارەکە درێ. ئەم سیم کارتە بە کارتێکەوە مەربوتە ئەم سیارە لە هەر موقعی ئەم سیارە لە هەر شوێنێ بێ بە شەبەکەیەکی ئەلەکترۆنی ڕەبتە بە هەموو کەرکووکەوە. جیهازی ڕادەرێکی مرکزی هەیە، ڕادار مرکزیە، ئەو سیارە لە هەر لایە بلا شوێنێ بێ بەپێ ئەو ڕادارە مرکزیە ئەو سیارە دۆزرێتەوە لە حاڵەتی ئەگەر دزی بێ ئەگەر تەقینەوەی بە هەر بابەتێ. ئەمە بەرنامەیە کە داڕێژراوە، ئەمە لە عێراق بەتەما بوون ئەمە جێبەجێکن، بەڵام عێراق توما بێ تاخیری کردنی توانێتتر بە هەر بابەتی، بەڵام لە کەرکووک ئێستا کۆمپانیای کاتووە. ئەم کۆمپانیایە لەگەڵ بەڕێوەبەرایەتیاتی چۆ لەگەڵ پۆلیسی کەرکووک لەگەڵ بەڕێز پارێزگای کەرکووک تەنسیقێتەوە کراوە، دەستمان کردە بۆ کارە و وا لە سەرەتایی کارکردین بۆی و ئینشاڵڵا با جۆدی هەمولایەک ئەم کارەتەواوە بێ و کۆنتڕۆلی ناوشاری کەرکووک. ئەم پرۆژەیە تاکو ئێستا لە عێراقدا هەبوو کاک شێرزاد لە سیم کارتێکە باس کرد دەدرێت لە ئۆتۆمبیلەکە تا ئێستا لە عێراقدا هەبووە یان خودت پرۆژێکی تازەیە؟ نەخێر، ئەم پرۆژەیە لە عێراقا وەختی خۆی لە عێراق بەغا بەتەمامون جێبەجێ بکەن، بەڵام پێم وابێت عێراق بۆبوونی هەر بابەتێکەوە نەکرا، بەڵام ئەمە یەکەم جارە لە کەرکووکە لانی جێبەجێ کار باس کرد. کۆمپانیایەکی بیانیە یاخود چی؟ خۆیم ئالیاتوانە لە دەرەوەی وڵاتاتەوە، بەڵام کۆمپانیایکی ناوخۆیە محەلیە، کۆمپانیایکی محەلیە ناخۆ دروستی کردووە، بەڵام ئالیاتەکانی دەواتەکانی گشتی لە دەرەوەی وڵاتاتەوە. لە ڕووی بودجەوە یاخود بڵین پرۆژەکە بودجەی زۆری پێویست بۆ یاخود شتێکی ئاسایی ڕەنگە بودجەی کەوتۆی نەوێت؟ نا، پرۆژەکە بودجێکی چاکوێ، بەڵام کۆمپانیە کەڵسا بەم کارە دروستی کردووە. ئەمەش بە عەقد کردێتی لەگەڵ بەڕێز پارێزگاری کەرکووک و لەگەڵ کەرکووکی داری کەرکووکە و بدوای موافقەتی بەغاش وەرگیراوە. ئەمە بەغا زۆر پێی باش بووە ئەمە جێبەجێ بکرێت، چونکە مەمە هەنگاوی یەکەمە گەر بکرێت لە کەرکووکە سەرکەوتوانە بێ. عێراقش پێم وابێ پابند نەبێ بەم بڕیارەوە ئەمەش جێبەجێ کات، چونکە مەمە یەکێکە لە بەرنامەیەکی زۆر چاک و کۆنتڕۆلی شارەکرێ. پێم وابێ عێراقش دوایمە تەنفیزە، بەڵام بودجەکە کۆمپانیایەکە ئەو کۆمپانی هەر سیارەیە کە ئەو سیم کارتی لێدا ئەو کارتی لێدا 15,000 زیاتر نادا، 15,000دا بە کۆمپانیەکە بە وەستی ڕسمی دوای تەدقیقی سیارەکە بە کامەلەکرێت لە ڕێی هاتوچۆ و لە ڕێی کۆمپانیاکە لە ڕێی حاسبی مرکزی عێراقەوە. ئەنجا ئەو سیم کارتی لێدرێ سیارەکە ئەبێت بە شێوەیەکی تەواوەتی هیچ کێشە و مەشاکلەوەی نەبێت، ئەو کاتاتوانە داخلی کەرکووک بێت و لە کەرکووک کاری. بڕیارەکە کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە کاک شێرزاد؟ جێبەجێمان کردووە قوربان لیسا دەستی پێ کردووە. ئەم بڕیار تەقریبەنەوە هەفتەیەکە بێت دوو موقعمان دەستی کردو ئیش 15-12 دوو موقعتر دەکەوێتە ئیش هەتا وەرحاصڵێکی دوو هەموو موقعەکان دەست بەکارە بێت. لیسا حالیان خاوەنی شۆفێر و سیارەکان گشتیان وا لە ئەو دوو موقعە خەریکی لێدانی ئەو سیم کارتن والێدن لە بانی. ئەمە ناچاریە کاک شێرزاد، ینی بۆ نەشتێکی اختیاری نییە هەموو شۆفێرێک هەر کەسێک ئۆتۆمبیلی هەبێت لە کەرکووک ئیجبار دەکرد کە پێویستە سیم کارت بدات لە ئۆتۆمبیلەکەی؟
بلا عزيزم موضوعي اما اما زياتر حالتك حالتك امنيه بله بو حالتك امني شاري كركوك بوي خوتنا زان او كاتا لنا شاري كركوك تقنينك زور سعر هابو بله او برنامج زور دمك ما بخريشين تالك او تبواري جبجه كنوا ام سيمكاتا اجباريه بهم سعر دا بو لبر حاله هذه حالات زور ضروره بو جناب تاروكينو يكم هرچی سیاره لم شعره هيا اگر اولياتي تواو نبيه او سیاره دزراو بيه او سیاره غريب بيه او سیاره بابتي شي بيه اليري اما كد سيمكاتك بس لحاسب كليدين اما او سیاره مرونه بيته او سیاره دزيه خاوني هي خاوني اليرا سیاره دسي بس العجيري وكذا جنابتان لشاري كركوكا نازح قام اواريكي زور كنت امشاره زياد 1000 قصص سياري اوار هي المشاريه ام سعر اواني كلام شارع دروز ولا اما اما ابيت شيشي زور قوله بمان شيل ام سعر بيان تقنيه بيناكن كاريش بيناكن كاريش خلاي بيناكن اما وايد كام سيمكاتا اي بس يتوا الربط بيبقى حاسب مركزي خو معنا كم بس لا وقت ام سعرات وهي جوله وقتها مو تومبيلان شي كتابلوي بارزا كان ديك عراقا بتابت بشي كي زوري اوار كان خود باست كر اوانيش دبت سيمكاتا كان لي بدريت قربان ام موضوعي اما هر سياريك ليكي دو بدواوا داخلي شاري كركوك بيه لهر بازقيك وبيه لسليماني لهولير لبغال لكيوان لليلان وداخل بيه تا او سيمكاتا نبستي لسيتركان داخلي شاري كركوك نابي بو يبطوان او كنترولي توابي شاري كركوكين بجهازي مركزي ومثلا نمونيك وبعسكم بله ام سياريك سيمكاتا كي يدرا اقل بياني لناو شاري كركوك سياركي دزرا كدزرا سيارك يكسر جمالة شوادر يدا جمالة شوادر يدا اوتوماتيكيا موقعي مركزي ولا يقدر على سياركي من دزراوه ايستا دزرا سياركم لفلان الشغل ايتر او موقعه اوتوماتيكيا بوسيم كارتوا ازاني موقعي سيارك شويه بالضبط بله يعني وكو جهازي مركزي اي داتا موقع رسمي كان موقع رسمي كان يكسر بلاوي كاتو بس همو بوليسو بوليسيات شو عليه فلان سيارة لفلان موقع كذا لفلان موقع يعني مو فلان موقع برو فلان موقع الله يتلي بو ما عندك وسائل شويه بله زاني ما شويه وسائل يصير كنترول كل جيري يتر دياري دزيج نعمني او شويه بله ديار بس شويه دياري زي كان ناو شركه سيارة دزيج نعمني ديار بس لو كما امانجي سركي هو كار امنيه كي بو كنترول كني باردوخي امني كبشكي زوري او تقينوانه كذا كل ري اوتوموبيلي بومرش كراو ياخذ تقانوي اوتوموبيل ودكت او شي اوتوموبيل ام بروجي بون ماتور سكيليج ناگريتو كهند جار بون لرقي ماتور سكيلي شوا تقينوان جام ددريت بل يشي لها كارثه شيكاني اما بوي كنترول شركه لروي تقينويا لروي تقينوات تكون تقينوي خد زان شركه بتيك دابو بيش ام دي داعش وانا يستوى بلو كان رشتبريستون كان داخلها نايب بلام ناو بناوس دزاء كاتنا شركه اما كم كنترولي باري تقينوش ناوش امنيتي چارە سەرێکا دووە ئیسا دیاردەی دزی لە شاری کەرکووە پێیا بۆ سیارە دزینەوە بابەتان دروست بووە ئەمەش ئەبێتە نەمان و کۆنتڕۆڵکردنی سیارەی دزین ناو شاری کەرکووە ئەمەش یەکێکە لە خاڕە هەرێکگیرەکە ئەم موقعە بڵێن ئەم ئێمەی کە دروستمان کردووە ئێستا حالیان واجودی بۆ کەنیشتەکەین لە ئەوروپا و لە هەموو وڵاتانی ئەوروپا هەیە لە شاشەی مرکزی کۆنتڕۆلی مرکزی شارەکانە دەوڵەتەکانە هەیە ئەمە یەکێکە لەو بەرنامە و پرۆژانەی ئەوروپا کە دانراوە دێ لە کەرکووک جێبەجێکرێت بەڵێ ئێوە لە ماوەی چەندێکە بۆن باس لەوە کرد چەند بنکەیەک دەکرێتەوە بۆ لێدانی ئەم سیمکاتە لە ئۆتۆمبیلەکان دەتوانرێ بۆ منە لە ماوەی چەند مانگدا سەرجەم ئۆتۆمبیلەکان سیمکاتیان لێ بدرێت بۆ منە ڕێژەی ئۆتۆمبیلانی ژماری ئۆتۆمبیلانی کە لە سنووری پارێزەکەدا هەن چەندن؟ وڵای ئێمە بەنسبەت ئەحسای کەرکووکمانیان چکۆ زانی شاری کەرکووک بەبوونی قەڵەباڵغیش دەحامەوانەی کە زۆر لە شاری کەرکووک دوای ئەوەش ئاواری شارەکانی مۆستەوە و سەلاحەدینە و ئەنبارە و دیالە لە شارەکەیە یعنی بەڕاستی ئێمە ئەحسای هەر خاستن ئەحسای ئەو سیارانەی کە ئاوارن لە شارەکان بەنزیکەیش بێ هیچ ئامارێکتان لا نییە کە ژماری ئۆتۆمبیلەکان چەند بن سەرجەمە ئۆتۆمبیلانی لە سنووری شاری کەرکووکدا بەنسبەت ئەحسای شاری کەرکووک خۆمانەوە ئێمە کە ژمارەی کاتیمان بەستا لە شاری کەرکووک تا 49,000 سیارە ژمارەی کاتی هەبوو ئێستا لە دەکەوتە ڕقم کوتا و ڕقم بەستانەوەانە ئەمەمان لا هەبوو ئەحسای خۆمان شاری کەرکووک وەک دەزانی لە شاری کەرکووکە تەنها ژمارەی کەرکووکە نییە ئەکسەرەتی خەڵکی شاری کەرکووک
تابلۆی ژمارەی هەولێرایان هەیە سلێمانیان هەیە دۆشیان هەیە خەڵکی بە تایبەتی ئێستا خەڵکی عەرەبی تورکمانی شاری کردبوو زۆری سیارە ئۆتۆمبیلی تابلۆی سلێمانی هەولێریان لایە یعنی قەڵەباڵغێکی وا دروست بووە سێ ڕاستیارەکانی خۆمان کە هەیە خەڵک ژماری کردو لە بەڕێوەبەراتیان توی خۆمان این حکومەتی هەرێمی کوردستان ینی شارەکانی حکومەتی سلێمانی هەولێر شاری ناو شاری کردبووە زۆرە بە تایبەتی ئەحسایەوەمان نییە چکم لەبەرەوە ئەحسا ئەلەم پرۆژەیە ئەم کە دانین بە تەواوەتی ئەحسای شاری کردبووە مدلە چێ چەند سیارە هەیە ناو شاری کردبوو چیەتی و چێ چکم لەبەرەوەی ئەم سیمکارتە ئەلەکترۆنیکە لە سیارادرێ تەنها ئەوەی نادرێت سیمکارتەکە لێ چکم معلوماتی کامەچی لێ سەندێ زانیاری تەواوی لێ سەندێ ماڵی لەکوێیە لەکوێ داشێ خەڵکی کوێیە فۆری بایێ بێنێت پیتاقەی بڵین سەکەن عنی کەواتە ئەوەی بێنێت ئێمە بۆمان دەرەکەوێ لە ناو شاری کەرکووک خەڵکی شاری کەرکووک چەند سیارەمان هەیە بە عسای تەواومان دەرەکێ جگە لەوەی خۆمان شارەکانی تریش بەغا و جنوب و کوردستانشمان بۆ دەرەکێت چەند کە دەشاری بکە ئەم سیارانەیە لایە سیارانەیە چەند ئۆتۆمبیلان لایە ئەمەش پام دەکەێت کەواتە ماوەیەکی دیاریکراو نییە بۆ ئەوەی کە ئێوە پرۆژەکە بکەم بەڵکو بەردەوام دەبێ هەتا سەرجەم ئۆتۆمبیلانی کە هەن سیمکارتیان لێ دەدرێت ئێمە ماوەی دیارەکراو یەکی چوار ئاخر ڕۆژە بۆەوەی ئیتر ئێمە دوای ئیجراعاتی یاسایی لەگەڵ هەر سیارێکین چکم لەبەرەوەی موقعەکانمان دوانە 12 دوو موقعیتر دەکرێتەوە والحاصلێکی دوو موقعەکان تەواوە بێ بە کامل ناو شاری کەرکووک نۆ موقع بۆ دە موقع دروست دەکەین موقعەکان تحدیدمان کرد لە کوێ خەڵکی چی گەڕێت بۆ چۆ چێ لە خەڵکی چۆ لە کارەکانی خۆیەکە ئەم موقعانە کە تەواو بوو ئێمە دوای ئەوە هەر لەگەڵ ئەمەش ئەمڕۆ دەستمان پێ کردووە تەبلیغ هەموو خەڵکمان کردووە ئاگاداری هەموو لایەکمان کردووە کاکاتە زووە سیمکارتەکان بەستن بۆ ئەم سیمکارتە تەواو بێ ئێمە دوای ئەوە یەکجا هەوڵێکی تەواوە دەین بڵێن مەفارزێکی زۆر ناو شاردانین ئەوەشی نەیکردبوو ئیجراعاتی یاسایی لەگەڵاکەین بۆی بتوان هەمووی دەست بەکار بێ و ئیشەکان جێبەجێ بکە وەلێ هەمووی گرنگترش ئەوەیە بەیانی مەسەن موقعەکەمان کە دەست بەکار بوو سێتەرەکان بە تایبەتی ئەوەی کە لە بەغاوە سیارێ داخلی بەغابێ نارین داخل بەغابێت تا داخلی عفو داخلی کەرکووک بێت تا سیمکارتەکە لێنەدا یا ئەوەی لە کەیوانە داخلی کەرکووک بێت نایێت لەوێ موقعمان هەیە سیمکارتەکە لێ داخلی کەرکووک بێت سێمانی و هەولێر و لەیلانش بە هەمان شێوە لە داخلیەکە چونکە مینمان داناوە بڵێن داری کارەبایی مانزیتەرەکان داناوە ئەو سیمکارتەی پێوە نەبێ ئەو دارە کارەبایی بۆ بەرزەوە نابێت داخلی کەرکووک بێت یعنی وەکو کۆنتڕۆڵەکانی بازگەکانی هەموو ئەوروپا ئەگەر ملاحەزە بکەی برادریاتوە لە هەموو سێتەرەکان بازگەکان داری کارەبایی دانراوە کە کەوتە کار ئەو دارە کارەبایی کتەیش هەر ئۆتۆمبیلە داخلی کەرکووک بێ ئەو داری بۆ بەرزەوە نابێت تا سیمکارتەکە لێنەوە. بەڵێ کاک شێرزاد دووە پرسیارم ئەوەیە کە ئەمە قەزانەوەحەکانی کەرکووکیش دەگرێتەوە یاخود تەنها ناو سنتەری شارە؟ قوربانم بەرنامەیە بۆ هەموو شاری کەرکووک قەزا و ناحیەکان هەموو شوملەکە لە شاری کەرکووک هەمووی شوملەکە بە قەزا و نقطەیەک لە هەمووی مهمترش ئەو سیارانەی کە لە بەغا و لە جنوب و داخلی کەرکووک بێ شوملێکە ئەبێ لێیدا ئەو سیمکارتە ئەو سیارانەشی کە لە هەولێرەوە لە سێمە داخلی کەرکووک بێ هەر ئەبێ سیمکارتەکە لێ بۆ وەکو یەکەم جا ئاماژەمدا بۆ بەڕێزت ئێمە زیاتر ناحی ئەمنیەکەمان بۆ ناحیەکە ئەو کەسانی کە داخلی جاری کەرکووک بێ کە سیمکارتی پێوە نەبێ حاڵەتی تەقینەوە دروست بێ لە کەرکووکانی کەواتە ئەو سەیتەری ئەو بازگێ بەرپرسەلەوە بۆیە ئێمە سیمکارتی لێدین لەوێت تەفتیشی تەواوەکرێ ئەوەلاتی سیارەکە وەرەگیرێ ئەگەر دزی بێ لە حاڵەت سیارەکە یا حاڵەتیشی باری ئەمنی تەواو نەبێ هەر سیارەکە لێ کۆنتڕۆلەکە گیرێ ئەگەر تەقینەوەش بێ هەر ئیجراعاتی یاسایی لەگەڵاکرێ بۆیە سیمکارتەکە لێدەین داخل نابێت تا سیمکارتەکە لێدەین. بەڵێ عەقید شێرزاد ئەحمەد بەڕێوەبەری هاتوچۆی ناو شاری کەرکووک زۆر سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستان.